حزبەکان تا ئێستا کۆمەڵی داواکاریان هەیە لەگە پارتی لە خەریکی گفتوگۆن لەوەی کە وەکو گوتم هەم ڕێخستنەوەی دەسەڵاتەکانە هەم مەسەلەی ڕێخستنەوەی هەیکەلی حکومڕانیە شەراکەتی ڕاستەقینەیە لە دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەگەر لەو شتانە بگەرن نەتیجە من پێم وایە وەکو گوتم هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و مانەوەی کاک مەسوود لە پۆستەکەی بۆ 2 ساڵی تر تحصیل حاصل دەبی. گرنگیشە مانەوەی گرنگە. ئێمە کاکە من ئەو ڕۆژ لە لای برادەرانی یەکێتی یەک قسەم کرد لەوانەیەوە ڕاوبۆچوونی شخصی خۆشم بی ینی بە کاک مەسعودیشم گوتبی ینی کاک مەسعود حکومڕانێکی باش بکە ینی یاساشی بۆ دەگۆڕین ئەوە ڕێی منە بەڵام دەبی حکومڕانێکی باش بکە. نەیکردووە تا ئێستا؟ نەخێر نەیکردووە چونکە ئەگەر بیکرد با بۆ ئەم نەتیجە دروستە بوو. بەس دەپاڵەوە قسەی تۆ بەشێکی سەرنجی لایەنەکانی دەسەڵاتکردنی دەسەڵاتە. کاک مەسعود 10 ساڵە بڕیاری تەواوی بڕیاری سیاسی و ئابووری ئەم وڵاتەی بەدەستە. چێ ڕێگری کرد؟ چێ ڕێگری کرد چاکسازی بکە؟ چێ ڕێگری لە بڕیارێک کرد کە لەبەرەوەی ئەو بەرپرسیاری یەکەمە تەرخەم بوو نەیکردووە؟ خۆی کەم تەرخەم بۆ نەیکردووە؟ خۆی ئەو بەرپرسیارە لەم نەتیجە ینی بەرپرسیارە لەم بڕیارانە و بەڕاستی ئەگە خولێکی تر بمێنێتەوە 2 ساڵی تر دەبی لە پێش هەموو شتێک بە هەڵوێستەکانی بە سیاستەکانی خۆی دابچێتەوە.